بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی دووەم 1958 بۆ 1961. کورد و شۆڕشی 14 تەمووزی 1958. 14 تەمووزی 1958 بۆ ئەیلولی 1961. بەشی چواردەم. لێک دابڕان. لە کۆتایی ساڵی 1960دا کار لە کوردستان گەیشتە قۆناغێکی ناسک. پاشگەزبوونەوەی حکوومەت لە کردەوە باشەکانی پاش شۆڕش لامەڕ جێبەجێکردنی بەندی سێم لە دەستوری کاتیەوە درێژی درایە. ناتەواوی گەورە لە پەیوەندی نێوانگەلی کورد و حکوومەتی عێراقدا ئەوە بوو کە بەرنامەیەکی ڕوون نەبوو تا بەندی سێمی دەستوری لەسەر بخرێتە کار و مافی نەتەوایەتی گەلی کورد دیاری بکات. حکوومەت دەستی کرد بە دەرکردنی ئەفسەر و فەرمانبەرانی سوپا و دایەرەکانی کورد بە تایبەتی لە پارێزگا کوردیەکاندا. میری بەجارێک بە ئاشکرا پاڵی دایە لای دەرەبەگ لە کوردستان و پشتی کردە پارتی دیموکراتی کوردستان. دەرەبەگەکان گرژبوونی نێوان پارتی و عەبدولکەریمیان بە دەرفەت زانی و کەوتنە لێکشانەوەی حکوومەت بۆ بەربوونەگیانی جوتیاران و خراپترین تۆڵیان لێکردنەوە. کار بە دەستە کۆنە پەرست و شۆڤێنیەکان هەلی ئەم بارەیان قۆستەوە لە گەلێک ناوچەدا خوێندنی کوردیان تێکدا و دەرچوونی کتێبی سیاسی و ئەدەبیان لە کوردستاندا قەدەغە کرد و حکوومەت بە تەواوی پێداویستیەکانی گەلی کوردی خستە لاوە. ئەوەی زیاتر هەستی عەبدولکەریمی جۆڵاند سەردانەکەی بارزانی بوو بۆ یەکاتی سۆڤێت لە 5/11/1960 لەسەر بانگێشتی حکوومەتی سۆڤێت بۆ بەشداریکردنی لە ئاهەنگەکانی ئۆکتۆبەردا. بارزانی لە مۆسکۆ بە گەرمی پێشوازی کرا. بە درێژایی لەگەڵ کاربەدەستاندا دووە و خڕۆشۆفیش پێشوازی لێکرد. بارزانی لەگەڵ لێپرسراوانی سۆڤێتدا باسیباری کوردستانی کرد کە لەوانەیە بەهۆی هەڵوێستی خراپی حکوومەتەوە بتەقێتەوە. داوای لە سۆڤێتیەکان کرد لە لای عەبدولکەریم قاسمدا هاوکاری بکەن بۆ ژێڕانەوەی باری ناوخۆ بەرەو ئاسایی و ڕێخستنەوەی پەیوەندی نێوان عەبدولکەریم و پارتی دیموکراتی کوردستان. گەلێک لە گیرروگرفتی نێوان حیزبی شیوعی عێراق و پارتی دیموکراتی کوردستان بە هۆکاری سۆڤێتیەکانەوە کە سۆزلۆڤ دەیبرد بەڕێوە چارکرا. بیرۆڕای سۆڤێتیەکان و بارزانی زۆر لێک نزیک بوون لەباری کارکردن بۆ ڕایکردنی باری کوردستان و ڕێگرتن لە ڕووداوی مەترسیدار. سۆڤێتیەکان بەڵێنی پشگیری بارزانی و گەلی کوردیاندا لە تێکۆشانە ڕەواکەیدا بۆ گەیشتن بە مافە ڕەواکانی و پێشکەشکردنی هەموو جۆرە یارمەتیەک ئەگەر گەلی کورد لەلایەن حکوومەتەوە پەلاماردرا. بارزانی لە 11/1961دا گەڕایەوە بەغدا و بۆ ڕۆژی دوایی داوای چاوپێکەوتنی عەبدولکەریم قاسمی کرد. بەڵام ئەو بە ئەنقەست چاوپێکەوتنەکەی دواخست. بارزانی زیاتر لە هەفتەیەک چاوەڕوان بوو تا توانی عەبدولکەریم ببینێ. بارزانی لە قسەکانی عەبدولکەریم قاسمدا بۆی دەرکەوت ئەوەندەی گومان لە دڵیدایە هەروە بە سانایی پاک نابێتەوە. ئەو دڵنیا بوو لەوەی بارزانی ڕکەبەری سەرکردایەتی لەگەڵدا دەکا. بارزانی بەغدای بەجێهێشت و لە سەرەتای ئاداری 1961دا بە یەکجاری گەڕایەوە بارزان. عەبدولکەریم فەرمانیدا بە داخستنی ڕۆژنامەی خەبات و گرتنی ژمارەیەک لە کادیرانی کۆمیتی ناوەندی بە تاوانی ئەوەی دەستیان هەبووە لە کوشتنی سیدیق میراندا. ئیدی پارتی کەوتە کارکردنی نهێنی. جەماوەری ڕێک دەخست بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر پەلامارێک کە حکوومەت بیکاتە سەر کوردستان. بارزانیش هەوڵێکی زۆریدا بۆ چەکڕین و ئامادەی دەستوەکەری. حکوومەتیش ئەو هۆزانی پەرچە کرد کە ناپاکی و جاشایەتی پیشەیانە بێ گوێدانە جۆری ڕێباز و نەتەوایەتی و خزمەتی هەموو سەرکردەکانیان کردووە. بەرامبەر بەم خۆ گورسکردنانەی بەرەو ڕوبەڕووبوونەوەی کاری سوپایی پارتی کەوتە چالاکی پەیوەندیکردن بە هێزەکانی نیشتیمانی و نەتەوەیە دیموکراتیەکانەوە لە عێراق و دەرەوەدا تا لە لای حکوومەتی عێراقدا تێبکەون و نەهێڵن شەڕ لە کوردستاندا بقەومێتەوە. عەزیز شەریف هەوڵێکی زۆریدا و لە هاوینی 1961دا چەند جار هاتە بارزان ویستیشی عەبدولکەریم ڕازی بکە خۆی لە شەڕ لادا. بەڵام هەوڵەکانی سەری نەگرت. لە تەمووزی 1961دا کۆمیتی ناوەندی پارتی جەلال تاڵەبانی نادە بارزان بۆ گەیاندنی بیرۆڕای کۆمیتەکە بە بارزانی لەمەڕ باری تازە و کە چی بکرێ باشە. بارزانی ڕای خۆی دەربڕی کە ئەم کاتە بۆ کاری سوپایی و جاردانی شۆڕژ لەبار نییە. دەبێکار بێتە سەر خۆی گورسکردن بەرامبەر هەر دەست درێژیەک حکوومەت بیکە. کات بۆ کورد لەبار نەبوو. خۆ ئامادەکردنی تەواویش ڕێک نەکەوت بوو. بۆیە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە 30 تەمووزی 1961 نامەیەکی درێژی نارد بۆ عەبدولکەریم و داوای لێکرد سنوورێک بۆ ئەم ئاڵۆزیە دابنێت تا هەر گیر و گرفتێک هەیە بە گیانی برایەنەوە چارەسەر بکرێ. بەڵام عەبدولکەریم
ئەم نامەی پێشگوێ خست و گرژی درێژی کێشە تا لە 11 نوێی 1960 دا شۆڕشی مەزنی نیشتیمانی ئەیلول هەڵگیرسە.